سیناریۆکانی خوێندن لە ئەسنووری بایکۆت چین؟ ئایا هەموو خوێندکاران بە سەرکەوتوو هەژمار دەکرێن؟ 117 ڕۆژە بایکۆت لە ئەسنووری سلێمانی، هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گرمیان و ڕاپەڕین بەردەوامە. پەروەردەی سلێمانی ساڵنامەیەکی نوێی بۆ خوێندنی ئەمساڵ بڵاو کردوێتەوە، بەڵام بەشێک لە مامۆستایانیش ڕەتی دەکەنەوە و پێوەی پابەند نابن. سبەی سیناریۆکانی بەردەم پرۆسی خوێندن لە ئەسنووری بایکۆت ئاشکرا دەکات. سیناریۆی یەکەم: بە فشارکردن خوێندن دەست پێ دەکاتەوە. شکاندنی بایکۆت لە ژێر هەڕەشە و فشارکردندا بەهێزترین سیناریۆیە. بە پێی زانیاریەکانی سبەی، یەکێتی بڕیاریداوە چیتر وەک پێش و پشتیوانی بایکۆت نەکات، هەر بۆیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ داوای کردووە بە ڕێوەبەران و مامۆستایانی سەر بە حیزبەکەی بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ئاماژەکان دەرخەری ئەوەن هەنگاوی داهاتوو دەستپێکردنی فشارە لە ڕێگەی بەڕێوەبەرەکانەوە بۆ سەر مامۆستایان، بە تایبەت هەڕەشەی سزادار. سیناریۆی دووەم: هەموو خوێندکاران بە سەرکەوتوو هەژمار بکرێن. ئەم سیناریۆیە هەرچەندە زۆر باز دەکرێت، بەڵام ڕوبەڕووی بربەستێکی جدی دەبێتەوە. ئەویش ئەوەیە بەشێک لە خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی هێشتا دەستیان بە خوێندن نەکردووە و ناتوانن تاقیکردنەوە بکەن، کە ئەمەش ڕێگر دەبێت لە پەڕینەوەیان بۆ زانکۆ و پەیماگاکان. لەلایەکی تریشەوە حکوومەت ترسی هەیە ئەگەر بچێتە ژێرباری ئەو بڕیارەوە، لەوانەیە لە داهاتوودا ڕوبەڕووی فشار و ناڕەزایەتی زیاتر و فراوانتر ببێتەوە. سیناریۆی سێهەم: هەژمار نەکردنی خوێندنی ئەمساڵ. ئەم سیناریۆیە بە چەند هۆکارێک بە ئەستەم دەبینرێت کە گرنگترینیان ئەوەیە قوتابخانە و خوێندنگاکان ساڵی داهاتوو ناتوانن ئەو ژمارە زۆرە لە قوتابی لەخۆ بگرن. ئەمەش دووبارە کێشە بۆ پرۆسەی خوێندن دروست دەکات. جگەلەوەش کێشەی کەمی خوێندنگاکان جارێکی دیکە بەرەوکی بەشێک لە ناوچەکان دەگرێتەوە، بە تایبەت لە پۆلی یەکی بنەڕەتیدا. هەروەها هەریەکە لە یەکێتی و گۆڕان کە بنکەی جەماوەریان لە ناو سنووری سلێمانیە و بەشێکی پێگێنەری ئەنجومەنی وەزارەتی پەروەردەشن، بە هەژمار نەکردنی خوێندن ڕوبەڕووی ڕخنەی فراوانی هەوڵاتیان دەبنەوە. بۆیە نایانەوێت لە بەردەم گەمەی هەڵبژاردندا ئەو پاسە بە ئۆپۆزیسیۆن بدەن، هەر بۆیە هەژمار نەکردنی خوێندن لە سنووری سلێمانی بە ئەگەرێکی لاواز دەبینرێت.